ڕۆژەکان خێرا تێدەپەڕن کات نزیک دەبێتەوە بۆ ئەو وادەیە کە حزبەکان بۆ ڕیفراندۆم دیاریان کردووە. تەنیا 7 ڕۆژ ماوە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم، بەڵام تا ئێستا بەشێکی زۆر لە حزبە سەرەکیەکانی کوردستان نوێنەری خۆیان بۆ لیژنەی باڵای ڕیفراندۆم دیاری نەکردووە. ئەو لایەنانە ڕای دەگەێنن تا دۆخی کوردستان ئاسایی نەکرێتەوە و دەستگا شەرعیەکان کارا نەکرێتەوە و بژێوی خەڵک باشتر نەکرێت، نوێنەریان دیاری ناکەن بۆ لیژنەی باڵای ڕیفراندۆم. چۆنیەتی و شێواز و ئاڵیەتی ئەنجامدانی ڕیفراندۆم کە بە شێوێکی زۆر باش ئەنجام بدرێ کە بریتە لە کاراکردنەوەی پەرلەمان چاکردنی باری خەڵکو و هەروەها چاکسازی کردن لە حکوومەتدا و چاکردنی نێوان لایەنە سیاسیەکان و بەشداریکردنی ناوچەدا بڕێنراوەکان، ئەو کاتە کۆمەڵی ئیسلامی قسەی خۆی دەبی بۆ دیاریکردنی نوێنەر و لایەنی تریش هەن، تەنیا کۆمەڵ نییە نوێنەریان دیاری نەکردووە. هەر حزبە سیاسیەکان نین گلەیان لە چۆنیەتی میکانزمی ئەنجامدانی ڕیفراندۆم هەیە، بەڵکو دەستگا ڕسمیەکانی تری هەرێمی کوردستانیش بەشێکیان ناڕازین. یەکێتی پەرلەمانتارانی کوردستان وەک خۆیان دەڵێن بۆردی مافی چارەی خۆنووسینیان هەیە و دەیان توێژینەوەیان ئەنجام داوە لەسەر سەربەخۆی کوردستان، بەڵام بە هیچ شێوەیەک ڕاوێژیان پێ نەکراوە. ئێمە لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان بۆرد لە 2014ەوە بۆردێکمان هەیە، بۆردی مافی چارەنووس کە ئەمە دۆسیەکی تایبەتی گەورەیە لە ڕووی سیاسی، لە ڕووی یاسایی، لە ڕووی مێژووی، حتا لە ڕووی ئاینیش تێدایە کە چۆن ملەتی کورد بگاتە ئامانجی خۆی هەموو کۆکرایتەوە، هەمووشمان ناردووە بۆیان کەچی لەسەر پرسێکی ئەوە جارێک لە جاران نەهاتن باگمان بکەنیان بێنە ئێرە ڕێی ئێمە وەگرن. ڕۆژی حوتی حوسەیران بەشێکی زۆر لە حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان جگە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕۆژی 25 ئەیلولیان دیاری کرد وەک ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان. بەڵام تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی نوێنەری خۆیان دیاری نەکردووە بۆ لیژنەی باڵای ڕیفراندۆم. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.